بەخێراتنتان دەکەین بە ناوی کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمر بۆ بەشداربوونتان لەم بۆنە تایبەتەدا. ئێمە ئەمڕۆ شەرەفمەندین و خۆشحاڵین بە ئامادەبوونی میوانە بەڕێزەکانمان. بە تایبەت زۆر بەڕێز دکتۆر ئالان حەمەسەعید وەزیری پەروەردە، وهروەها هاوبەشی بەنرخمان ئەکادیمیای ئیدیۆنیای ئەمریکی. سوپاس بۆ ئامادەبوونتان لەم بۆنە گرنگەدا. Good afternoon. It is our great pleasure to welcome you all at Barzani Namr Educational Complex to this special ceremony. We're honored today by the presence of our distinguished guests, especially His Excellency Dr. Alan Hamassaeed, the Ministry of Education, and our valued partner, the Edwina American Academy. Thank you for being with us on this important occasion. ئێساش داوەتان لێ دەکەین دەقێک بوەستن بۆ ڕێزلێنان لە سرودی نیشتیمانی ڕەقیب. خوشحاڵین ئەمڕۆ لێرەین لە مەراسیمی کۆتایی خولی تواناسازی مامۆسایان. دەمەوێت بە ناوی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاسێکی تایبەت بۆ پەیمانگای ئیدوینیای ئەمریکی پێشکەش بکەم کە ڕۆڵێکی گرنگیان هەیە لە هاوبەشیکردن لەگەڵ وەزارەت. ئەو دامەزراوەیە پەیمانگای ئیدوینا نەک تەنها بۆ ئەم خولە بەڵکو چەندین کاری دیکەیان بۆ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجام داوە لە ڕاهێنانی مامۆسایان لە هەڵسەنگاندنی ئاستی زمانەوانی. هەموومانش لە چوارچێوەی یادداشتێکی لێکتێگەیشتنە لەگە پەیمانگای ناوبراو کە ڕۆڵێکی گرنگیان هەبوو و لە ئایندەش بە دڵنیایی پرۆژەی دیکەمانە بن. کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمر وەکو دامەزراوەیەکی پەروەردەی حکومی تەنها جێگەیەک نییە بۆ خوێندنی قوتابیان، بەڵکو ئەرک و مەهامی ئەم کۆمەڵگە پەروەردەیە لە قوتابخانەیەکی یاسایی زیاترێک. ئەم دامەزراوەیە کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمر ڕۆڵێکی گرنگی هەیە لە پشتیوانیکردن و لە توانادارکردن و تواناسازکردنی مامۆسایانمان لە ڕاهێنان بە تایبەت لە بواری گەشەپێدان بە زمانی ئینگلیزی. لە هەمان کاتیشە دامەزراوەیەکی پەروەردەی حکومیە کە پاڵپشتی خوێندنی دەرەوەی وڵاتەکات بۆ ئەو قوتابیانیان بۆ ئەو منداڵانەی تاراوگە کە دایانەوێت فێری زمانی کوردی ببن، کابێ مەهامی کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمر زیاترێکە لە قوتابخانەیەکی ئاسایی، بەڵکو دەیەوێت ڕۆڵی گرنگی هەبێت لە مساهماتی پەروەردەیی و هەروەها لە مساهماتی کۆمەڵایەتی لەناو کۆمەڵگەی کوردیە. جا لەوەی کە قوتابیان لێرە ئاستێکی یان کوالێتیشی باشی خوێندنیان پێشکەشەکرێت، بەڵام کارێکی گرنگی دیکە ئەم کۆمەڵگەیە ئەوەیە کە بتوانێت دەستبارێک بێت و هاوکارێک بێت بۆ ناوەندەکانی خوێندنی دیکە و لە هەمان کاتیشدا بۆ گەشەپێدانی ئاستی مامۆسایان. وە لێرە ئێستا لە کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمر خەریکی دامەزرانی سنتەرێکی زمانین بۆ ئەوەی کە بتوانێت بە شێوەیەکی کاراتر خزمەتگوزاری خولی ڕاهێنان پێشکەشی مامۆسایان بکات. بە دڵنیایی هیچێک لە ئەرکە هەرە گرنگەکان لە بواری پەروەردە ڕاهێنانە و بابەتی ڕاهێنانیش دیدێکی وەرگرتووە لە ناو کۆمەڵگەی ئێمە زیاتر وەکو ئەرچێک سیر بکرێت وەک لەوەی کە وەکو مافێک سیر بکرێت، بەڵام دیدە ئەساسیەکە و ڕاستەکە بۆ پرۆسەی ڕاهێنانەوەیە کە بابەتی ڕاهێنان مافی مامۆستایانە، واتە پێویستە حکوومەت و وەزارەتی پەروەردە ئەرکە لە سەرشانی وەزارەت کە ئەم ڕاهێنانە بۆ مامۆسایان دیاری بکە. استراتیژیە ڕاهێنانی مامۆسایان 2023-2030 لە بواری پێداگۆجی 2 ساڵە کەوتوتە کار، ئاوتکەمی باشی هەیە. لە هەمان کاتیشە ئەمانەوێت ئەم جۆرە لە گەشەپێدانی توانستی زمانەوانی مامۆساکانمان بۆ ئەوەی کە بە شێوەیەکی باشتر بتوانن دەستیان ڕابگا بە سەرچاوەکانی معریفە و پەروەردە گەشەی پێ بدەین و ئەمە یەکێکە بێت لە خاڵە گرنگەکان. ئەمڕۆ کە 153 بەشدار بوو بڕوانامە وەرەگرێت، ئەم بڕوانامەیە وەکو بڕوانامەیەکی فەرمی دامەزراوەیی دام پێدانراو لەلایەن وەزارەتی پەروەردە ئاماژەی بۆ کرێ. لە هەمان کاتدا
وەزارەتی پەروەردە ڕێز و سپاسی فەرمی نووسرا و دەداتە هەموو مامۆسایانەی کە بەشدار بوون و هەموو مامۆسایانەشی کە وانان وتوێتەوە وەکو ڕاهێنەرە خولانیان وەرگرتو. دەمەوێت سپاسی هەموو مامۆسا عەزیزانە بکەم و سپاسی کۆمەڵگەی پەروەردەیی بارزانی نەمر بکەم، خولی توانستی زمانی ئینگلیزی، دانانی مامۆستای زۆر باش و لێهاتوو کارامە لە ڕووی زمانەوانی لەلایەن کۆمەڵگەی پەروەردەیی بارزانی نەمر بۆ ئەم بابەتە دەبنە فاکتەری گرنگ بۆ ئەوەی کە ئەم خولانە سەرکەوتوو بن و خولی نەوعی بن بەڕاستی. و ئەم بیرۆکەیە کە ئەم ساڵ دەستمان پێکرد دەتوانین وەکو هەنگاوێکی سەرەتایی نایی بنین بۆ ئەوەی کە فیدباکی ئەوە و تێڕوانینەکانتان و هەر تێبینیەک سەرنجێک پێشنیارێک هەتان بێ لە ئایندە زیاتر سوودی لێوەرگرین. بەڵام لێرەوە بەڵێنی بەردەوامیە دەین، نەک تەنها لە کۆمەڵگەی پەروەردەیی بارزانی نەمر بەڵکو لەو دامەزراوانەی دیکەی حکومیش کە توانایان هەیە بە هەر ئاستێک بێ خول بە مامۆسایان بکەنەوە ئێمە لە وەزارەتی پەروەردە پاڵپشتی تەواویانەکەین. بۆیە ئەنجامدانی ئەو خولە بە سەرکەوتووی هەنگاوێکی گرنگ بوو و هەنگاوێکی یەکەم بوو. ئەو دیدە بوو کە لە سەرەتاوە دامان ڕشتە بوو بۆ ئەوەی کە کۆمەڵگەی پەروەردەیی بارزانی نەمر زیاتر لە وەزیفەی قوتابخانەیەکی ئاسایی ببینێ کە وەزیفەکەی ئەوەیە مساهماتی معریفی و پەروەردەیی هەبێ. و بەرنامەی دیکەش هەیە بۆ ئەم کۆمەڵگەیە کە لە ئایندە بتوانێت خزمەتێکی زیاتری دامەزراوەکانی دیکە بکە کە چۆن بتوانین دەرگای ئەم کۆمەڵگەیە بەڕووی ئەو قوتابخانانەی دیکەشا بکرێتەوە سوود لە ئەزموونیان وەرگیرێ. بە تایبەتیش کۆمەڵگەی پەروەردەیی بارزانی نەمر کە ئەمە دووهەم ساڵی خوێندنیەتی کۆمەڵێک دەستکەوتی گرنگی بەدەستهێناوە لە بوارەکانی وەرزش و هەروەها لە هەڵسەنگاندنە نێودەوڵەتیەکانی وەکو کانگارۆ وەکو هیپۆ کە لە بواری زمانەوانی و هەروەها لە بواری بیرکاری و زانست ئەنجام بدرێن، بە تایبەتیش کانگارۆ بۆ بواری بیرکاری، چالاکی و ئۆلۆمپیاتی نێودەوڵەتین کە بۆ یەکەمین جار دامەزراوەکانی ئێمە لە کەرتی حکومی بەشداریەکەن و ئاستیشی باش بەدەستهێنن. ئەوە جالەوەی کە لێرە پەرە بە توانای قوتابیانە درێت لە ڕووی هیزری و لە ڕووی جەستەیی و توانا کللتوری و هەروەها توانا هونەریەکانیان. بۆیە دەمانەوێت ئەمە مۆدێلێک بێت بگوازرێتەوە بە قوتابخانەکانی دیکە و لە هەمان کاتدا قوتابخانەکانی دیکەی حکومیش سوودی لێوەربگرن. ئەمڕۆ پیرۆزباییتان لێ یەکەم و سپاس و دەستخۆشی تایبەتیش بۆ ئەو مامۆسا عەزیزانەی کە لەم خولە بە تایبەتی لەم هاوینە بەردەوام بوون لەگەڵیەوە بە مەبەستی خزمەتکردنی ئێوە لە ڕووی توانستی گەشەپێدانی زمانی ئینگلیزی و بەڵێنی ئەوەشە دەین کە ئەم خولانە بەردەوام بن بە پێو بەرنامەیە کە لە کۆمەڵگەی پەروەردەیی بارزانی نەمر هەیە و پاڵپشتی وەزارەتی پەروەردەش وایان بەردەوامە بێ بۆ هیواین کە ئیدویناش لەگەڵمان وەک چۆن خۆ بەخشانە دەمێ ئاماژە بەم خاڵە بدەم کە ئەمە کارێکی زۆر زۆر گرنگە. ئیدوینا بەبێ بەرامبەر لەگەڵ وەزارەتی پەروەردە کارەکانی ئەنجامەدا. ئیدوینا بەبێ هیچ داواکردنی بڕەپارەیەک و هیچ پاداشتێکی تەنانەت معنەوی و مادی ئەم کارانە بۆ وەزارەتی پەروەردە ئەنجامەدا. ئەمەش دەرخەری ئەوەیە کە دەکرێت دامەزراوەکانی کەرتی تایبەتیش ڕۆڵیان هەبێت لەوەی کە دەستبار بن لەگەڵ کەرتی گشتی یان مساهماتی اجتیماعیان هەبێت لە کۆمەڵگەیە. بۆیە کارەکانیان مای پێزانینە و سپاس بۆ مولایەکتان بە هیوای ڕۆژێکی خۆش. زۆر سپاس بۆ جەنابی وەزیر، سپاس بە وتە بە نرخەکانی. ئێستاش داوا لە دامەزرێنەری ئەکادیمیای ئیدوینای ئەمریکی دکتۆرە جینا دەکەین بفەرمووی بۆ پێشکەشکردنی وتاری خۆی. For having such a great vision for improving the education sector here in Kurdistan. His hard work and dedication is seen and known by all. I also want to thank the teachers. You worked very hard this summer. You went against all odds. It was very hot, 50 degrees. Yet that did not stop you. You continued to show up every day. Not only that, the participants. Your hard work and dedication is known and it's seen. As a member of Edwin American Academy and founder, I want to thank and also give a scholarship to the top 5 students of each level. Edwina will support you, fund you until you reach your goals. If it's IELTS, studying abroad, masters, we are here for you. So for the top 5 students,
we will support you to continue. Not only that, when it comes to the Ministry of Education, the amount of knowledge, the spirit that we have, the fighting spirit of Kurds. So what I want to say for you guys is, please never stop. Never find excuses. Never find barriers to stop you from growing, from moving forward. Every day is a new day. Every day is an opportunity. You guys, instructors, teachers, you guys are the key for the future, for the generations to come. Without you guys, we will not have doctors, we will not have engineers, we will not have Kurdish people. You guys are the keys. You guys are the key to all students. So from here, what I want to say is, I appreciate every single one of you. I want to thank every single one of you for showing up, for showing your dedication to improve yourself for your students. Because the knowledge we obtain, it goes to the generations that will also take our place. So again, thank you, and I will keep my speech short because Dr. Alan Hamasaid, he said everything perfectly, he covered everything. And again, I want to thank everyone, all the teachers, the participants, Barzani Nimr Complex for having such a great facility, for the staff of Barzani Nimr Complex for showing up every day, helping the participants. It's not easy, but it's doable, and I'm sure we will continue to make it better every year. Again, thank you guys very much. کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمر تەنها قوتابخانەیەک نییە، بەڵکو زیاتر لە قوتابخانەیەکە مەهامەکانی ئەرکەکانی. لێرە گرنگیدان بە خولی زمانی کوردی بۆ منداڵانی تاراوگە و لێرەوە منداڵانی تاراوگە دەرەوەی وڵات فێری زمانی کوردیەکەن. ساڵی ڕابردوو بیرۆکەی ئەوە هەبوو لەگەڵ دامەزرانی ئەم کۆمەڵگەیە کە بتوانێت خولی زمانی ئینگلیزی بۆ مامۆستایانی شکاتەوە بۆ پەرەپێدان بە توانستەکانی زمانی ئینگلیزی. تیا سەرکەوتوو بووین و ئەم خولایان کردەوە لە هاویندا توانیان 153 مامۆستا لە سنووری بەرەبەراتی گشتی پەروەردەی هەولێر بە خولێکی دوور و درێژ کە ماوەی کاتژمێرەکانی کەمتر نەبووە لە 50 کاتژمێری خوێندن زمانی ئینگلیزی توانیان 153 مامۆستا بەشداری پێ بکەن و ئەم خولانە بەردەوامە بێ بۆ سنووری پارێزگای هەولێر و لە شوێنەکانی دیکەش لە پارێزگاکانی دیکەش بەردەوامە بێ. بەڵام دەمەوێت سوپاسی مامۆستایان بکەم، سوپاسی ئەو ڕاهێنەرانە بکەم، سوپاسی کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمر بکەم کە ڕۆڵێکی کاریگەری هەیە لەوەی کە ئەتوانێت ئەم دامەزراوە گرنگە بۆ خزمەتی گشتی مامۆستایان و قوتابیان لە هەولێر بەکاربێن. ئەم بڕوانامانەی کە پێشکەش کراون بڕوانامەی فەرمین بە هاوبەشی لەگەڵ پەیمانگای دنیای ئەمریکی خولەکان لە ناو کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمر ئەنجام ئەدرێ بە ستافێکی شارەزا بۆیە وەزارەتی پەروەردە هەموو پاڵپشتێکی پێشکەش کردو. کاریگەری یەکجار زۆری هەیە. من وەکو خۆم کە بەشداری ئەو خولەم کرد هیچ ئەوە چی زمانی ئینگلیزیم نەدەزانی، ینی پێشتر پرۆڤەم نەکرد بوو، ممارەسەم نەبوو، بەڵام ئێستا لەتوانە ئاسێکی زۆر باشدامە. هەلەکە کاتی تاقیکردنەوەکان ئەمن لیبل 2 بووم، دوایە توانیم بەسەرکەوتی قۆناغەکە تێپەڕێنم. زۆر سپاسیان دەکەم، دەستخۆشیان لێ دەکەم. سپاسیان دەکەم لە بۆ یەکە بە یەکەی ستافی کۆمەڵگەی بارزانی نەمر بە تایبەتی جەنابی وەزیری پەروەردە لەبەرەوەی بەڕاستی گرنگی بە بواری پەروەردە دەدات. ئەوەش لە توانە و ئاستی وەزیردایە کە ئەو شتانە پێشکەش بەمە دەکات. ئەمە داوای لێ دەکەین بەردەوام بێت. زان زمانی ئینگلیزی زمانی سەردەمە زمانی زانستە بۆ ئەوی مامۆستایان دانەبڕێن. بەشی زۆری مامۆستایان لە زمانی ئینگلیزی باشن، بەڵام بە حکومی ئەوەی یان بە ئینگلیزی دەرز ناڵێنەوە یان دابڕین لە زمانی ئینگلیزیم وەکو ئاشنەبوونیشی نوێبوونەوە بوو. زۆر باش بوو، سوودی زۆرمان لێ بینی، زۆر بە شێوەی ڕێکوپێ خولەکە بەڕێوەچوو. خولەکەش بەوەی باش بوو کورت و پخود لە سەیەک بوو، هەموو ڕۆژێ بوو، وەلو ماوەی مانگ و کونی و هەندێک زیاتر بوو. دوای فاینەل ئێگزاممان هەبوو، زۆر شتی زۆر باش لێ فێر بوون و وەکو نوێبوونەوەکیش بوو. زۆر دەستخۆشیان لێ دەکەین لەو کۆمەلگایە و لە ستافی مامۆستایان و بەڕێوەبەرانی هەموو خولەکە.
So education is very important. It's the backbone of every country. Without education, countries will not develop. So it's very important that no matter what age, what sector, what subject, where we are, who we are, we should always have self-efficacy, develop ourselves for our own country.